هادی و گەڕیان میدیا و ئەو میوانە بەڕێزانی کە داخلی بەرنمەکانە بوون ئێمە لێرە هەرگیز یادی کاکهادی هەرگیز زیاد ناکەین ئەوە کاکهادیە لێرەش ئەو دوو چرایش کە لێرە هەڵواسراوە تەنکە و باری لێنووسراوە تەنکە و باری هەردوو کچەکەی کەم ڕۆژێ لە بەرنمەکانە باسیێ کرد خزمەتانەکەین بەرنمەکانمان بەرنامە یەکەمان لەسەر حەسەن زیرەک بوو پرسیارەکانمان کە حەسەن زیرەک لە چ ڕۆژێکا کۆچی دوایی کردووە حەسەن زیرەکی نەمەر لە 26 ساڵی 1970 کۆچی دوایی کردووە و خاتو ئەڤین لە زاخۆوە بوو بە خاوەنی خەڵاتی بەرنامە و ڕاستەخۆ بە خەڵاتەکەشی پێگەیشت لە حەڵقەی پێشووی بەرنامەکەمانە ئەمڕۆ ئێمە وەکو بۆتان باسەکەین جارە بەرنامەکانمان بە دوو ئامانجە یەکەم تۆنگتۆڵی پەیوەندیەکانمان لەگەڵەوە ئەو پەیوەندیانەی کە بۆ ئێمەیە لە ڕێگەی هەر ژمارە مۆبایلی گەڕیان میدیا 1970 1970 لەسەر شاشەکە هەیە ژمارەکان کە وەتساپی لەسەرەوە ئەتوانن بە وەتساپیش پەیوەندی بکەن 1950 ئەمەش ڤایبەری لەسەر ئەتوان پەیوەندی بکەن 1970 مەبەستمان وتمان ئەو پەیوەندیانەیە کە ئێوە بە ئێمەکەن هەج ڕەخنە و پێشنیار و دەمەتەقی و قسەی خۆش لەگەڵ ئێوە بەردەوامین لە بەرنمەکەیە پرسیارێک ئەوروژێنین دواتر ناوەکان ئەنووسینە و کەسانی کە وەڵامی ڕاستەزانن ناوەکان نووسین خێنە ناو تیر و پشکە و لە کۆتایی بەرنامەشە ناوی براوە ئاشکراکەین و خەڵاتەکەی پێکات بەرنمەکەمان ئەمڕۆ پرسیاری ئەمڕۆمانی بەرنمەکەمان لەسەر هونەرمەندی خۆشەویست هونەرمەندی ناوداری نەتەوەکەمان هونەرمەند عەتا چاوشینە ڕۆحی شاد بێت ئایا هونەرمەند عەتا چاوشین لە چ بەروار و چ ڕۆژێکە کۆچی دوایی کردووە و ئاسانکاری ژەکەین هەموو جارە خۆتانە ئاسانکاری بکەن لەم مانگی شەشەیە یعنی لەم ڕۆوە هەتا سەری مانگ یەکێکە لەو ڕۆژە شوم و نەگریسانەی کە بەهۆی کۆرۆناوە بەهۆی ئەو نەخۆشیە نەگریسەی کە ناوی کۆرۆنا بوو هاوڕێی خۆشەویستمان چەند هونەرمەندێکی لێبردین کۆرۆنا یەکێک لەوانە عەتا چاوشین هونەرمەندی ناودار سابی کوردستانی هونەرمەند کاکە ئەمجەد عەبدول کامانە هەر هەمووشیان ئەندامی کۆمەڵی هونەری میلی کوردستان و هاوڕێ و دۆستی گەڕیان میدیا و کۆمەڵەکەمان بوون پرسیارەکە دووبارەکەمەوە هونەرمەند عەتا چاوشین لە چ ڕۆژ و لە چ بەروارێکە لە چ ساڵێکە کۆچی دوایی کردووە ئەتوان لە ڕێگەی سێ ژمارە مۆبایلی گەڕیان میدیاوە پەیوەندی بکەن و جارێکیش کاگرەباز بە گۆرانیەکانی عەتا چاوشین دڵ و دەروونمان پاراوەکاتەوە و پێشکەشی هۆیەکات 2020 لە گۆرانی تاسەکانی کە ئینشەڵا بۆ بەهار و نۆرۆز ئەگەر عەمر باقی بەڵا بێتەوە هیوادارم بە ئەو هونەرمەندە بەڕێزانی کە بەشداریان کردووە بە کۆرس و مۆسیقاوە بە عەزیەتەکەی کاکە ڕێبازەوە بەرهەمێکی جوان بین بە خەڵک و بەردێکی بخینە تیر و پشکەوە چکە ناوی تەواوی نەنووساوە نونە فلۆوەرس ئێمە بۆی حەزەکەین پەیوەندیەکان لە ڕێگەی تەلەفۆنەوە بێ لە ڕێگەی مۆبایلەوە بێ بۆی ژمارەی ئەو کەسی کە خەڵاتەکەی بۆ دەرەچێ دواتر بە نامەیەک یا بە ماسنجەری یاخود یا بە لە ڕێگەی تەلەگرام و وەتساپەوە نامەیەکی ڕاستاکەین و خەڵاتەکەی پێڕاگەینی ئەتوان پەیوەندی بکەن بە هەر سێ ژمارە مۆبایلی گەڕای میدیا پەروین بەڵەوە پەیوەندیەکمان لەگەڵە یەکەم پەیوەندیمان لەگەڵایە خاتو هێڤی لە سلێمانیەوە خاتو هێڤی ئارە باش سلام علیکم عەلەیکوم سەلام خاتو هێڤی سەرچاوم زۆر سپاس دەستخۆشی بەرنامەکە پێکەم هیوادارم سەرکەوتوبی زۆر سپاس خاتو هێڤی بەڕێز سپاس دەکەین خاتو هێڤی جیان پرسیاری ئێمە لەسەر هونەرمەند عەتا چاوشینە ئاسانکاریشمان کردووە لە سەردەمی کۆرۆنایە و هەر لەم ڕۆژانەیە بڵین لە ئەمڕۆ هەتا سەری مانگ لەم ڕۆژانەیە کە بڵین ئەم چەند ڕۆژەی کێت یادەکەیەتی و کۆچی دوایی کردووە دەستان خۆش بێ سەرکەوتبن ڕۆحی شاد بێ تاریخی 2020 چەند بوو خاتونجان 22/6/2020 خاتونجێ من ناوی بەڕێستە نووسین دواتر ئەگەر وەڵامەکەت ڕاست بوو لەگەڵ ئەو وەڵامانی ترە خێنە ناو تیر و پشکەوە سپاس بۆ پەیوەندیەکەی بەڕێستان دەستان خۆش بێ سەرکەوتبن خات لەگەم زۆر زۆر سپاس بەڵێ ئازانم خۆشەویستانم لە گەڕای میدیا ئەم بەرنامەیە یەکێکە لە بەرنامە نوێیەکانی وەرزی نوێی گەڕای میدیا تەنها ئەمان زمانە بوو جێگاکەی عەریف حەمەتاڵ بەتاڵ نەبێت ئەو بەرنامەیەکی هەبوو
کە گەرم و گوڕ بوو لەگەڵ خەڵکی خۆشەویستە و هیوادارم کاکە ڕێباز هاوکات لەگەڵ گۆرانەکانی ئاتا چاوشین جا بەجارێکی ژیادی هاوڕێ و هاوکار و کارمەندی خۆبەخشی گەڕامیدیا کاکە هادی عەریف حەمەدتاڵ بکاتەوە کە ستۆدیەکانی گەڕامیدیای دایمە گەرم و گوڕ کردبوو پەیوەندیەکی تونگوتۆڵی لەگەڵ هەموو ناوچەکانی کوردستان بەستە بوو لەگەڵ هەر لە زاخۆ هەتاکو و شێخان و هەتا هەولێر و گەرمیان و هەموو ناوچەکان ئەمڕۆ بەرنامەکەمان دیارە خەڵاتی بەرنامە بۆ ئەو کەسانە بکەنیان بچێتە تیر و پشکەوە پرسیارەکەمانەوەی هونەرمەندی ڕەوانشاد ئاتا چاوشین لە چ ڕۆژ و لە ساڵ و لە چه مانگێکا کۆچی دوایی کردووە ئەتوان لە ڕێگەر سێژمارە مۆبایلی گەڕامیدیاوە پەیوەندی بکەن بە بەرنامەکەەوە لەمانی دڵ فێنە دەکەینەوە سڵاو و ڕێزم هەیە بۆ ڕادیۆی گەڕیان و کارمەندانی ڕادیۆی گەڕیان زۆر سڵاو و ڕێزم هەیە بۆ کوردانی ئەوروپا و لە هەر جێگەیەکن وەکو خۆت ئەڵێ لە هەر جێگەیەکن ئێمە سڵاوی خۆمانیان پێ ئەگەێنین لە ڕادیۆی گەڕیان و کە ڕادیۆی جەناب و هەموو بیشەرێکی بەڕێزە کاری ئێمە خزمەکاریکردنی ئێوەیە سەرکەوتوو بن سڵاوم ڕێزم هەیە بۆ هەموو ئەو برا خۆشخانەی کە پەیوەندیەکەن ناوی هەمیانم بۆ ناوتریە و لە کاکە بەرزان و چەند جەماعەتێکی کە و هەر هەمیان کەس و کاری ئێمن و بەڕێزن ڕادیۆکە ڕازێننەوە ماڵی هەموو لای ئاوا بێ ئینشەڵڵا وەکو خۆت ئەڵێ سفرەکە ماڵەکانمان با پێکەنی ناوی و مجلیسەکانمان خۆشکەین بە چەند نوکتەیەکی پێکەنی ناوی زۆر خۆشە فەرموو بڵێ پرسیاریان کرد لە برایە گوتیان باشە ڕۆحی مامە هادیجان شاد بێ ڕۆحی عەریف حەمەدتاڵ شاد بێ بەڕاستی من لە جێگاکەی ئەو دانیشتمەسا و هەست دەکەم کە ڕۆحی ئەو هەمیشە بەسەر سەرمانەوە سوڕێتەوە چکە ئەو هەموو ئامانجێ و بەجیفانی بەتاڵەوە دڵیەوە خۆشکە خاتولەنیامان لەگەڵە لە هەولێری خۆشەویستە و خاتولەنیا سڵاو لێبێ ئێوارە باش خاتولەنیا لەگەڵمان ماویت پەیوەندیەکە سڵاوت لێبێ خاتولەنیام کاتت باش کاتت باش ئەو کاتە باش ڕێز سڵاومانێ بۆ تۆی بەڕێز بەڵێ سمەیە لە هەولێر سومەیە سمەیە بەڵە باشە خات و سومەیە جانەوە من ناوەکەم نووسیویت بەڵێ لە هەولێر بەڵە باشە خات و سومەیە جان تۆ گوێبیستی یعنی یەکێک بوویلەوانەی کەم سەرسام بوو بی بە گۆرانەکانی ئاتا چاوشین بەڵێ دەنگی زۆر خۆشە بەڵێ هیچ گۆرانێکی نازانی بڵێ ئەو گۆرانی شتێکیمان پێ بڵێ سەردێر هەموو گۆرانەکانی خۆشە ئەتوانی ناوی گۆرانێکیانم پێ بڵێ ئەگە بیرت مابێ بەڵێ ئەتوانی ناوی گۆرانێکیانم پێ بڵێ ئەگەر لەسەر لە بیرۆری تۆیە هەبێت خات و سومەیە دیارە پەیوەندەکەی چڕا هەوڵین ئەگە کاگرێواز ژێری بێتەوە سپاسێکم بۆی دڵی لێمان نێشێت خۆشەویستانم بەرنامەی خەڵات و دیاریم ڕۆی لە گەڕامیدیا و ڕاستەخۆ پێشکەشەکرێ توی ئازیز و خۆشەویست دەتوانانی ببیتە خاوەنی خەڵاتێک بەڵام لە ڕاستیە ئیداری بەرنامە کاک ڕێباز کە لەگەڵ مایە نازان بڕیاری ئەو بین کۆمنتەکان ژەچێتە تیر و پشکەوەیان ناچێت کاک ڕێباز ئاچێت کاگوەلی نەجمەدین دیارە وەڵامەکەی نووسی و من نایخوێنمەوە ئەیخێنە ناو تیر و پشکەوە کاگوەلی نەجمەدین سڵاومان هەیە بۆی کاک فاروقی شارۆ هاوڕێی هەمیشەی بەرنامەکانمان سڵاو ڕێزینە دۆسپاس دەکەین نونا فلۆرس ڕۆحی شاد بێت بەڕاستی جێگەی هەمیشە ناو دڵمانەیە زۆر سپاس کاک فاڕۆژیان کاک هەموو بەڕێزانەی کە کۆمنتەکانیان نووسیوە خۆشەویستانە من بەرنامەی ڕاستەوخۆ پێشکەشەکرێ لە هەر شوێنێکەوە کە بینەر و بیسەریەمەی ئەوانی کە لە یەفێم بیسەرمان نتوانین پەیوەندی بکەن بە هەر سێ ژمارە مۆبایلی گەڕامیدیا 0 471 52 64 و یاخود 0 471 تا ڕێگەی وەتساپەوە و یاخود ژمارە مۆبایلی کۆڕەک 0 کە بەشیان ڤایبەری لەسەرە هاوژین عەبدوڵاش وەڵامی نووسیوە لە کۆمێت کاکە هاوژین ناوەکەی یەخێنە ناو تیر و پشکەوە لای خۆمان کامەران حەسەن سڵاو و خۆشەویستی بە خێراتنی بەڕێز کۆبان بەرزنجی زۆر باشە چاوتان ماجەکەم وەلی نەجمەدین شێری گروپەکانی کردووە دەستی خۆش بێت زۆر سپاس دەکەم
چاوشین ڕۆحی شاد بێ هونەرمەندی خۆشەویستی هەموو چین و توێژەکان گەنجان لاوان بە تەمەنەکان ئێمەژە چین بۆ سەیران ئەو کەسی کە دڵی هەمووانی خۆشەکە لە سەیران و ئانگەکانە بەڵێ خات سەرویمان لەگەڵای لە هەولێرەوە خات سەروین سڵاو لێ بێم کاتەوە باش سلااو کات باش باش بەڕێزم زۆر سپاس بۆ تۆی بەڕێز و خۆشەویست خات سەروین تۆ هیچ زانیارێک تێ لەسەر ئەو پرسیارە ئێمە ئاتا چاوشین ڕەوانی شاد بێت لە چ ڕۆژێکا کۆچی دوای کردووە بەڵێ با 22/6 بێ 22/6 خاتوس بەڵێ دەتوانێت بەشدار بێ خات و سەروینجان چێ ئەتوانێت بەشدار بێ خوشکم بەڵێ باشە بۆ نا ئەلۆ کاتت باش ئەم کاتە باش بەڕێستان سڵاوتان سارا سارا لە هەولێرەوە سارا خانەوە ناوی تۆشمان نووسیوە سارا خان ئەی تۆ وەکو خات و سەروین بەس بۆ پرسیارەکە وەکو خۆت هیچ معجیب بووی سەرسام بووی بە گۆرانەکانی ئاتا چاوشێنی بەڵێ ڕەحمەتی هیچ ناوی گۆرانی چی نازانانی چێ لە گۆرانەکانی ناوە لە گۆرانەکان لەبەر نییە زۆر باشە خات و ساراجان تۆ پرسیارەکە لای تۆ وەڵامەکەی چییە بەڵێ 22/6 ئەوە نای بەرزشتان ئەوانی کە دوایی بزانین وەڵامەکە چێ ڕاست بێمە ئەوە تیر و پشکەوە بەڵێ زۆر سپاس زۆر سپاس بۆ تۆی بەڕێز بەڵێ خۆشەویستانم ئەم بەنامەی ڕاستەوخۆ پێشکەشەکرێ و ڕۆژانە بەدەست کێشەی کارەباوە بەڕاستی خەریک ئێمەشە ویستی نەبرانەوە ینی ئەو کێشەی کە ئێمەمانە لەگە ڕێمیدیا بەڕاستی چارەسەکردنی ئەوەنە قورسە بەدەست کارەباوە تەنها دوێنێ پۆستێکمان لەسەر و بابەتە کردبوو لە پەیجەکەمانە کە زۆر بەدەست کێشەی کارەباوە کێشەمان هەیە ئێمە بەردەوامین ئێمە وەکو لە قوتابخانەکەی عەریف حەمەتاڵ گەورە بووین کە هەموو کاتانیەن کە ئێمە بەرگەی قەیرانەکان بگرین پێوتیم پشت بکەنە ماڵی دنیا ڕووبکەنە خەڵک ڕووبکەنە قیامەت یعنی گوێمێنە ماڵی دنیا ئەو شتانەی نییە کارمەندانی گەڕامیدیامیان خۆبەخشانە لە پێناوی ئەوەیە شەو ڕۆژ لە پێناوی ئەوەی کە پەیوەندیمان لەگەڵ هەمووتان نەبێ لەگەڵ هەموو ئازیزان خۆشەویستان ئەگە بەرنامەکەمان بەهۆی کێشەی کارەباوە تووشی هیچ کێشەیە نەبوو بەردەوامی لەگەڵتانە خات و هێلینمان لەگەڵە لە هەولێری خۆشەویستەوە سڵاو بۆ هەموو هەولێر و خەڵکی هەولێری خۆشەویست کامیشا بیستەر و بینەری بەنامەکانمان خات و هێلین سڵاو لێبێ زۆر سپاس خات و هێلینجان بەڕێستان لە هەولێرەوە پەیوەندیتان کردووە خات و هێلین سەبارەت بە ئاتا چاوشین تۆش ئاەیەکێکی لە هەوادارایی گۆرانیەکانیت ئاتا چاوشینی هونەرمەند بەرواری کۆچی دوایی ئاتا چاوشین نەزانی چکە ئێمە وەکو کۆمەڵی هونەری میلی یاد یەکەینەوە لە بەرواری خۆیان 22/6 دڵنیای لە وەڵامەکەت خات و هێلین تاڕابێ باشە ناو دەخێنە ناو لەگەڵ ئەوانی تر ئەگەر وەڵامەکە زانی بوو ناو دەخێنە ناو تیر و پشکەوە هیچ گۆرانێک ئاتا چاوشین نازانێت دەنگە خۆش نییە گۆرانێکمان بە وڵەی خات و هێلین زۆر باشە سوپاس بۆ پەیوەندیەکە و سوپاس بۆ پەیوەندی تر ئەوە نەم چاوەڕوان کردووی بەردەی دڵم لێبووەوە هەی لە جێڕێحانە و نێرگەز زۆڵفە دەکەم بەبەوە ئێمەژە چین بۆ سەرسیر بەخۆشی چاوی تۆوە ئێمەژە چین بۆ ئەزمەر بەخۆشی چاوی تۆوە هونەرمەند ئاتا چاوشین بەهۆی نەخۆشی کۆرۆناوە کۆچی دوایی کردو بۆ هەتا بێنازی کردین لە گۆرانیەکانی لە شعرەکانی لە ئاوازەکانی زۆرێک لەو گۆرانە میلیانێک ئێسای هونەرمەندە میلەکان ئێڵێنەوە زۆربەی ئاوازی ئەوەیە هۆنراوی ئەوە باوکی بارانمان لەگەڵایە باوکی باران سڵاو لێ بێم کاتەوە باش ئێوارەتان باش ئێوارەی هەموو هونەر و هونەردۆستان باش ئێوارەی یادی ئەو هونەرمەندە خۆشەویستەی شاری سلێمانی و هەموو هەرێمی کوردستان و سەر چوار پارچەکەی کوردستان باش بەڕاستی ئەمەوێت پێیێک بڵێم ئاتا چاوشین
ئەگەر بەرهەمیکانی سەریکە یەک بەرهەمی نییە لەوی تری جیاوازتر بێت بەرهەم بە بەرهەمی جوانتر و جوانترینی پێشکەش کردوین سپاسی ئەو دەنگە ڕەسەنەیەکەین درود و سڵاو بۆ گیانی ڕۆحی پاکی عەتا چاوشین. زۆر سپاس باوکی بارانجیان. ئێمە مەبەستمان لە ئەنجامدانی ئەم بەرنامانە ئەوەیە کە ئەوانە لە یاد ناکەین وە بەڵێگیان باوکی بارانجیان بمە بورە دیارە لێرە کێشەی تەکنیکیە بوو ئەگەر دەنگم پێ دەگەشت پێڵم مەبەستمان لە ئەنجامدانی ئەم بەرنامانە ڕاستە بۆ بردنەوەی خەڵاتێکە مەبەستمان یادکردنەوەی هونەرمەندانەیە. یەکەم بەرنامان لەسا حەسەن زیرەکی ڕەنشاد بوو پرسیارەکەمانەوە بۆ چ ڕۆژێک کۆچی دوای کردووە ئەوە بوو خاتو ئەبین لە زاخۆوە بوو بە خاوەنی خەڵاتەکە 26 یادی کۆچکردنی و هونەرمەندە مەزنێ و ئێمە ژوەکو گەڕیان میدیا و کۆمەڵی هونەری میلی 26 مانگ لە باخی گشتی سلێمانی ئێوارەیەک بۆ یادی حەسەن زیرەکی نەمە ڕێگەخین و ئەمانەیە بەڕێز شەگەبزانی کۆچی دوای ئەتا چاوشین لە چ ڕۆژێکا بووە لە چ ساڵ و بەروارێکا بووە ناوی بەڕێزیشە لەبەری پەیوەندیت کردووە زۆر زۆر خۆشەویستی و دەربڕی بۆ ئەتا چاوشین سوپاس دەکەین ناوی جەنابیش دەخێنە ناو تیر و بشکەکانەوە. عزیزی 22/6/2020 یەکێ بوو لە ڕۆژە مەینەتبارەکانی شاری سلێمانی بە تایبەتی کۆچی دوای هونەرمەندە عەزیزە بوو. زۆر سپاس بۆ پەیوەندیەکە و باوکی بارانجیان سپاس بۆ خۆشەویستێک کە هەو بوو بۆ ئەتا چاوشین بۆ هاوڕێ خۆشەویستە ئێوە خۆشەویستن کاگاشم چەند خارا چەند پەیفێکی جوانی هەیە بەیادی ئەتا چاوشینە ئومێ دەکەم پەخشی بکەن بۆ بیسەرانتان زۆر جوان و زۆر دڵڕفێن و زۆر خەمناکی شەو پەیوانەی. بەڵێ باوکی بارانجیان لەم ستودیۆی خۆمان بۆمان ڕیکۆرد کرد بەڕاستی بەردەگادار بۆم شتێکی جوانە بڵێ یادێکی جوانە و دەستان خۆش بێ کاکجان زۆراماتم ێوە لە خۆشییا بن با کاتان نەگرم. سپاس بۆ توی خۆشی سپاس بۆ بەڕێستان تاوەکەمان خۆشەویستیمەوە. چۆنی کاکزەزا باشی ئەحواڵتان چۆنە شکر هەونایەک باشن. ئەلحەمدولillah خات و پەرژینجانیا خوا تۆ باش بیت بەڕاستی ئەمە کە جۆم بیستی تۆ بین هەمیشە دڵمانەکرێتەوە لەبەرەوەی هیچێک بووی لە هاوڕێ خۆشەویستەکان و کاکە هادی هەموو کات پێوتم کچەکەم پەرژین ئاگاتان لێبێ کە پەیوەندی کرد زووتر وەڵامی بنەوە. بەڵێ منیش بەڕاستی کاکزە زۆر پێ خۆشحاڵم کە پەیوەندی بە ڕادیۆ گەڕیان وە دەکەم بەڕاستی ڕادیۆ گەڕیان ڕادیۆیەکە جێگای لە هەموو ناوجێگای دڵی هەم هاوڕیان کردوتۆ من بەڕاستی زۆر ڕادیۆ گەڕیان خۆش دەوێ بەڕاستی بەناویان هەمەتاڵی بەنامشی زۆر خۆش بەڕاستی دویری هەم هاوڕێیەکانی دەکەم هیوادارم هەموو هاوڕێیەکانی بەناویان هەمەتاڵ بگەڕێنەوە پەیوەندی بکەن بەڕاستی ناو هەمەتاڵێک خۆش کەسێکی زۆر باش بوو ئینشاڵڵا زێمەکانی بەهەش دەبێ. کاکزەزا بەڵێ کاکزەزا بۆ وەڵامی پرسیارەکە باوەکو هاوڕێیان بێ ئەوان چیان وت؟ وەڵا نازانم لە پەیوەندی کرد ئاگام لە ئەوەکەی نەبوو یعنی لە هاوڕێیەکان بەس وەکو هاوڕێن بێ. هاوڕێژیان خات و پەرژینەوە بێ بە قۆپی ئەها قۆپیکردنە قوتابخانە نابێ ئەبێ ئەگە بەروارەکە بزانی من داخلیەکەم ئەو باقی ناکە باغەرەکیش بێ باوەکو هاوڕێیان بێ بەزانم گۆرانشی زۆر خۆشتان پێشکەش دەکەم کاکزەزا دەباتی پرسیارەکەژەکە نەمزانی گۆرانشی زۆر خۆشم وتان ئامادە کردە پێشکەشتان دەکەم. سپاس دەکەین ئەگەر گۆرانەکەمان پێشکەش بکەی خاتون. باش
گۆرانێکی عەرەبیە زۆر خۆشە هیوادارم دڵتان بێ صورني وجهك خلت بشلون دمار هم مثلي صورني هم حنين واشتاق لو ترجعلي هم تصطفي حسستي كاني خافت على العين تصورني مثلي صبايا من دون أشوفك قلبي صار صورة عيون ما تتبارك صار نفسك أفكر فيك يا مثلي سهر أدى لو متكلمين أشوفك عني بيا صاري صورة العيون ما كنت حالك صار عجز نفسي ما فكرني برجع عيوني كاكتس هیوادارم دڵتان بێ یەکێکە گۆرانی هەر خۆشەکانی ئەماکۆفی هیوادارم دڵتان بێ زۆر سپاس دەست خۆش بێ سپاس بۆ پەیوەندیەکە و تۆ هەمیشە پەیوەندیت بە گەڕێمیدیا و بەردەوام بۆ هیچێکی لە هاوڕێ هەمیشەیەکان و دڵسۆزەکانی گەڕێمیدیا زۆر سپاس کاکتزا ڕۆژانە پەیوەندی بۆچی گۆرانێکتان پێشکەش دەکەم پەیوەندیتان پێوە دەکەم بەڵێ کاتساتمە پەیوەندی دیاخۆم نەکردێ دوبارە کاتێک شاد دەخواتن کاتێک شاد سپاس بۆ تۆی بەڕێز و خۆشەویست سپاس خۆشەویستانم لە گەڕێمیدیا بەنامەیە ڕاستەوخۆ پێشکەش دەکرێ هەر جارە و لە پرسیارەکانمانە مەبەستمان لە خەڵات و دیاری هێنانەوە بەرباس و خواس و هێنانەوە بەرچاوی ئێوەی بەڕێز زیادکردنەوەیچەکە لە هونەرمەندایە کەسایەتیەکان یا ڕۆشنبیر و شاعیرە ناودارەکان بە مەبەستی ئاشنابوونی بە ئێوە زۆر کادواکەین لە کاتی یادەکانیانە ئێستا پرسیاری ئەمڕۆمان لەسەر کۆچی دوایی هونەرمەند عەتا چاوشینە لە چ ساڵ و ڕۆژ و بەروارێکا بووە و ئاسانکاریشمان کە دەڵێن لەم ڕۆژانی داهاتوی لەمڕۆ هەتاکو سەریمان یەکێکە لەم ڕۆژانی کە ئەو کارەساتە ناخۆشی تیا ڕوویا بۆ هەتایە هونەرمەندی خۆشەویست و هاوڕێ برەمان بەجێ هێشتی ئیمساڵ نەک تۆ بۆ ئێمە شەر نەهاتی بوو ئاخر چۆن دەردووپەتا وازاتی بوو ڕۆحی جوانت ئاوا لە ئێمە قاتی بوو مامۆستای شعر و گۆرانی ئەی سەرمایەی کامەرانی سومبڵی ناسکی و جوانی ئەی ڕێحانە بۆن خۆشەکەی سلێمانی ئێستا هەموو دەستەوە ژنۆ کز و ماتین بۆ کۆچی تۆ کاتێ بیستمان دڵی بێنازی تۆشکا قەترە قەترە فرمێسکی سوور لە چاوانی ئێمەتکە بۆ سەوزەکەی گرمیانی من نە تۆ پەردەی دڵەکەت ماو نە زوڵفی بۆت بوو بەسایە بەڵێ ئازان و خۆشەویستانم بەرنامەکە ڕاستەوخۆی و بەردەوامی لەگەڵتانە زۆر خۆشحاڵی نەمڕۆ زۆرینەی پەیوەندیەکان لە شاری هەولێری خۆشەویستەوە خات و نیشتیمانمان لەگەڵایە لە هەولێرەوە پێم وابێ دیسانەوە خات و نیشتیمان سڵاو لەبێ سڵاو لێبێ باشی برای بەڕێزم ئەم کاتەوە باش خوشی ئازیزمان سڵاو بۆ تۆ باشتر بۆ تۆ دەستان خۆش بێ سەرکەوتوو بن ئیشەڵڵا خوشتی بەڕێزم دەنگمان باشەکاتە لای تۆ بەڵێ خوشکەکەم پرسیارەکەمان لەسەر هونەرمەندێکی ناودار و خۆشەویست کە خۆی ئاوازانەر و شاعیریش بۆ عەتا چاوشین مەبەستیشمانم بەرنامانە ڕاستە ئێوە بن بە خاوەنی خەڵاتێک بەس ئێمە مەبەستمانە یادی بکەینەوە یادەکە شێکوێتە لە ئەمڕۆ خۆش بێ و یادەکەی ئەی لەمڕۆ کە من دانیشتم لە بەرنامەیە هەتاکو سەری مانگ لە ڕۆژێک لەم ڕۆژانەیە کە بەهۆی کۆرۆناوە ئەو هونەرمەندەی هاوڕێمان کۆچی دوای کرد ئایا بەڕێستان وەڵامەکە ئەزان بەڵێ ئاسانکاری نییە ئاسانکاری ئەوەنی لەوە ئاسانکاریتر لە ئەمڕۆوتم تا سەریمان ئێستا ئاسانکاری ترەکەین لە ئەمڕۆوە تاکو 25 مان 22 ئەگەر وەڵامەکەی تۆش ڕاست بوو دوایی ناو دەچێتە توروپشکەوە لەگەڵ ئەوانی تر
زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت کە پەیوەندی بە بەڵێ ئێمە سەرکەوتوبی خوا لەگەر زۆر سپاس خوشی عزیزمان سپاس. کاگ ئەحمەدمان لەگەڵایە لە گەرمیانی خۆشەویستەوە. کاگ ئەحمەد گیان سڵاو و ڕێز بۆ تۆ لێرەوە تا گەرمیان. زۆر سپاس کاگ ئەحمەد گیان لەکوێی گەرمیانەوە پەیوەندیمان پێوەکەی برا ئازیزەکەی من. باڵێری چاوەکەم لە کەناڵۆ پێ خۆشحاڵم دەبیی بەنامەکەتانم دەست خۆشیە دەستکەوتوو بن. زۆر سپاس کاگ ئەحمەد گیان لە کەلارەوە پەیوەندیەکەی وایە گیانەکەم. باڵێگان بەڵ ئەگەر بەڕێز لە گوێبیستی گۆرانەکەی ئاتا چاوشین بیتەناند سەوزەکەی گەرمیانی بە شێوەیەکی ئەوە خۆش وتۆتەوە یەکێک نەزانێت لە ئاتا چاوشینش کوڕێکی گەرمیانی لای خۆتان بووە هونەمەدا هەموو هونەمەدا کوردەکان بە تایبەتی ئەندی هونەمەدی کوردمانێ دەنگی جۆر خۆشیانەیە لە مەنتیقەی گەرمانیان لە مەنتیقەی جیازیان نییە بەڵام هەر کەسێ بەرهەمیە پێکەستا دەربارەی کوردەکانەوە جێگەی خۆشحاڵی مانجێگی سانەجە بۆ وڵاتەکەمە. وڵی ئەوە خۆت جێگەی ڕێز و خۆشەویستیت مادەم ڕێزدا هونەرمەندەکان و هونەرمەندەکانی ناوچەکانی خۆشتان نەگری بەڕاستی هەر ڕاستەکەی وایە گەرمیان شوێنی ئاواز و مەقاماتی ڕەسەنی کوردیە لە ئەڵاوەسی و خاوکەر و خورشیدی و ئای و قەتار و ئەم جۆرە مەقامانە کە تایبەتمەندێتی بە گەرمیانی خۆشەویستەوە هەیە. بەڵێ بەدەناتی مەقامبێزیدان خۆشمانەیە یواتەکەن بۆ هونەمەکەکان. زۆر سپاس کاک ئەحمەدجان تۆ وەڵامەکە ئەزانی کە ئەو ڕۆژە شوم و ناخۆشی کە ئەو کۆچی دوایی ئەتا چاوشینی تیاڕویە چ ڕۆژ و چ بەروار و ساڵێک بەبووی ناو بخێنێت تیر و پشکەوە؟ بەڵێ با 22 شەز بێ. دەستە خۆش بێ کاک ئەحمەدجان ئێمە ناوی بەڕێزیش دەخێنە لەگەڵ ئەوانی تۆدانین دوایی لە کۆنتڕۆل پێمانان وەڵامە ڕاستەکە چیە و داخلی تیر و پشکەبین لە کۆتایی بەرنامەیە. بەس ئەگەڵمان بمێنەوەی کە ئامان نەتیجەکەی بزانن. چۆپی جارێک واوە بێ با دەسڕێن کەوشەکاوە بێ چاومەزیان چاومی تۆ هێز و هەناومی هەرچی گەنجێ لە مناوە بێ یارە بۆ تۆ داماوە بێ چاومەزیان چاومی تۆ هێز و هەناومی تۆ چارە سازی دڵۆ جەرجی براومی تۆ چارە سازی دڵۆ جەرجی براومی ئەی جەرجی براومی. خۆشەویستانم بەردەوام لە خزمەتانام لەگەڵتانین بۆ پێشکردنی بەرنامەی خەڵات و دیاری لە گەڕێمیدیا لە قەزای شێخانەوە کاک لوقمانمان لەگەڵای کاک لوقمان گیان سڵاو لێ بێم کاتۆ باش. سڵاو لە تۆش بێت چۆنی باسی برای عزیزم. زۆر سپاس برا عزیزەکەی من سپاس بۆ پەیوەندیەکەت. کاک لوقمان گیان دەربارەی ئەتا چاوشین هیچ شتێک ئەزانیت هونەرمەند ئەتا چاوشین؟ بەخوای مامۆستا بەسەوە بیستمە یعنی گۆرانی بێژێکی دەنگخۆشە گۆرانیەکانی زۆر خۆشن نەکەم وەکوتی ئێمە لە بابینان تەلەفۆنەکەی مامۆستا بەڵام من بە سۆرانی لەگەڵ ئێوەیە قسەکەم. زۆر باشە ئەس ژیر دەزانم کرمانجی قسە بکەم یا بشتەغڵم سەر چاواسە سەری من کاک لوقمان گیان ڕاستە بە بۆنەی وەڵا نازانم کەم تەرخەمی هەیە لە خۆمانە زۆر جا برادەرانی بادینان بە ئاگانین لە گۆرانیە سۆرانیەکانی ئەوەنی سلێمانی یا ئێمەش بە هەمان شێوە بەڵام ئێستا باشە بەبوونەی ئەو هەموو کەناڵی سەتەلایتەوە هەیە زۆر باشە شکر ئێستا من لای خۆمان زۆر جێ لە گۆرانیەکانی ئەلەند حازم و ئیسلام زاخۆلی و ئایا زاخۆلی و تەحسین تاها و محەممەد عارف زیری و هەموو گۆرانیان ناگرین بەڕاستی ئێوەش هیوادارم جابەجارە گوێ لە گۆرانیەکانی خۆمان ئێمێنەتەوەی کورد ماشەڵڵا ملەتێکی مەزنین. گێویستە بە مامۆستا دانا عەبدەلجەبار فاخیر هەرێری ئەوە کاڕوان خەباتی ئەمانە ئارام سەیدا ئەمانە گێویستە بە دەستان خۆش بێ. پرسیاری ئەمڕۆمان لەسەر هونەرمەندێکە بەداخەوە لای ئێمە لە سلێمانی زۆر بەناوبانگ بوو لە کوردستانیش شعبێتێکی زۆر گەورەی هەبوو ئەو هونەرمەندە خۆی ئاوازدانەرە خۆی شاعیر بوو خۆی گۆرانیبێژێکی زۆر دەنگخۆش و خۆشەویست بوو ئەتا چاوشین بەهۆی نەخۆشی کۆرۆناوە بەجێ هێشتین ئەتوانی بزانانی وەڵامەکە لە چ ساڵ و لە چ ڕۆژ و لە چ مانگێکا بەجێ هێشتین؟ بەڵێ ئاسانکاری ئاسانکاری بەڵێ ئاسانکاری
ئێستا کە ئەمڕۆ دانیشتیم 21 مانگە هەتاکو سەری مانگ یعنی لەم چەند ڕۆژەیە یادی کۆچی دوایی ئەو هونەرمەندەیە. بەڵێ یعنی بەس بەروارەکەی پێتان بڵێ وەڵا بەروار ئەبێ بڵێ ڕۆژ و مانگ و ئەوە ئاسانکاریک ترشت بۆکەم کۆرۆنا خۆ دەزانی لە 2020 بوو بەری ئەتوانم بە تۆ بڵم بەری 2 ساڵە تقریبان با 2021 بێتن بەڵێ بەروارەکەی ژێوەلایی چ بڵێ مامۆستا ئینشاڵڵا کاک لوقمان بۆ بەرنمەیەکی دی مهم من ناوی تۆ ئەنووسم لە برادرین کۆنتترۆل ئەگەر وەڵامەکەت زانی بوو ئەوە ناو دەچێتە ناو تیر و پشک لە خزمەتا بین و ئەگەر نەش بوو تۆ هاور ئەگەر مامۆستا خۆ ئەگەر ناومنەکەنە تیر و پشکێش گرنگ ئەوەیە کە من قسە لەگەڵ ئێوەی ئازیزە خۆشەویستاندا کرد ئێوە بۆ ئێمە خەڵاتن قسەکانی ئێوە ئەو قسە خۆشەکانی ئێوە بۆ ئێمە هەموو شتێکە بەڕاستی ئێمەش بە هەمان شێوە بیرەکەینەوە بەس پەیوەندیەکمان بۆ بێتە ناوچێ بادینان لە زاخۆ لە شێخان لە هەولێر ئێمە دڵمان بەڕاستی ئیسراحەتەکە لەبەر زۆر پێمان خۆشە ئەو پەیوەندیە کۆمەڵایەتیە بێت لە بینی براکان و خوشکەکانمان لە هەموو ناوچەکان. بەڵێ زۆر ڕاستە ئیشاڵا هەر سەرکەوتوو بن ئەم ڕادیە جوانە هەر سەرکەوتوو بێ هەموو کاتێک ئیشاڵا سەرکەوتوو بنەوە بەخشی ئێوە ئیشاڵا ببتە سەراتە سەری هەرێمی کوردستان و هەموو جیهانجی ئیشاڵا. کاک لوقمانجان سوپاس بخوا لە ڕێگەی تەلەڤیزۆنەوە سابووین بە تەلەڤیزۆنش لە سەرتاسەری کوردستان من خۆم نابینە مامۆستا ئەوە بۆمیان ناردە بۆ ئەوجا لە ناتەق بۆمە خوێنێتەوە تەرکیزم نەکردە سەری ڕاستە وەڵا سوپاس بخوا لە تەلەڤیزۆنش لە ناوچەی بادینان پەخشمان هەیە لە هەولێر لە هەموو شارۆچکەکان لە ڕێگەی فامیلی بۆکسەوە HD بۆکسەوە فامیلی بۆکس. بەڵێ باشە برا زۆر مەمنۆنتانین سەرکەوتوو بنیاخوا. سڵاو بۆ تۆ زۆر سوپاس کاک لوقمانجان ڕێزمانێ بۆ تۆ. زۆر سوپاس دووبارە کاتێکی خۆش و ماڵەوە. سوپاس بۆ تۆ. ئازیزانم لە گەڕێمیدیا لە بیسەرانمان لە ڕادیۆی گەڕیان لە FM بینەرانمان لە تەلەڤیزۆنی گەڕیان ئێزی لە هەر شوێنێک و لە هەر شار و شارۆچکەیەکن بەرنامەکە بەردەوامە بەرنامەی خەڵات و دیاری لە گەڕێمیدیا پرسیارێن ڕۆمان هونەرمەندی ڕانشاد ئەتا چاوشین لە چ ڕۆژ و لە ساڵ و مانگێکا کۆچی دوایی کردووە پەیوەندێکترمان لەگەڵای خات و کەنار لە هەولێری خۆشەویستەوە خات و کەنار سڵاو لەبێ ئێوارە باش ئێوارە باش خاتونجان سوپاس بۆ تۆ سوپاس خات و کەنارجان ئایا بەڕێزت هەر وەکو حەزەکەت بیتە ناو پێشبڕکێکەوە یا لێچێکی لە هەوادارەکانی هونەرمەند ئەتا چاوشین زۆر باشە بەداخەوە ئەو هونەرمەندە خۆشەویستە کە ئێمە زۆر پێویستمان بە بەهرەکانی هەبوو بە شعیرەکانی بە ئاوازەکانی بەهۆی نەخۆشی کۆرۆناوە کۆچی دوایی کرد و بەجێهێشتین بەڕێستان نەزانن لە چ ساڵ و ڕۆژ و مانگێکە ئەو کۆچە ڕوویەوە 22 شەشی کەی 22 شەشی چ ساڵێک 22 شەشی ساڵی چەند بوو خات و کەنار 2020 باشە من نووسم لای خات و کەنارجان وەڵامەکە دەنووسم 22 شەشی 2020 ساز بۆ پەیوەندیەکەت گەرنی بەرزۆ گەرنێ بەرزە ئای گەرنی بەرزە زۆر جوانەوە گەرنی بەرزۆ گەرنێ بەرزە ئای گەرنی بەرزە زۆر جوانەوە بۆ چاوەزار لێدانێ مروی شین و زەنگی
کاک ڕێباز پێم وابێ کۆمنتێکی زۆر شاتووە بێت دواتر خۆت ئەو ناوانە لە تیرروپشکەکەی بنووسیت و پێش کۆتایی بەرنامە دیارە نەتیجەکان ڕاگەێنین ئامانج ئەوەی کە براوە بوو ڕاگەێنین پەیوەندیەکترمان لەگەڵەیە کاک ئەحمەد لە سلێمانە و کاک ئەحمەدجان سڵاو لێبێ زۆر سپاس کاک ئەحمەدجان سڵاو ڕێز بۆ تۆی ئازیز خۆشەویست محەممەد کاک محەممەدجان هیوادارم سەرکەوتتانە هیوادارم ئەم سەرکەوتو بە زادوی گەریان هیوادارم ئەم سەرکەوتو بن لە خزمەتی گرە بەڕێزەکانە زۆر سپاس کاک محەممەدجان بە قوربانی چاپ تۆ لە ڕادیۆ گوێبیستی ئێمە یا لە تەلەڤیزۆنەوەی وەڵام لە ڕێگەی لە ڕێگەی لایڤەکەوە زۆر باشە کاک محەممەدجان ئێمە یادی عتا چاوشی نەکەینەوە ئەم بەرنامانە مەبەستمان ڕاستە پێشبڕچەیە خەڵات و دیاری ئەبرێتەوە بەڵام مەبەستمان ئەو ڕێزکەتان شانە و لە خزمەت خەڵکا بوون و ئەو کافێز ڕوحی شاد ئینشاءالله ئەجری باشێ زۆر سپاس کاک محەممەدجان ئێمە مەبەستمانە یادی هونەرمەندەکان بکەینەوە لە ڕێگەی ئەم جۆرە بەرنامانەوە هونەرمەند عتا چاوشین لە 30 ساڵ و ڕۆژمانێکا کۆچی دوایی کردووەگە بەڕێزت زانیتان ناو دەخێنە ناو تیرروپشکەوە کاک ئەحمەدجان وەڵایی با 22 شەش بێ ئەگەر هاوکاری بکەیت 22 شەشی کەی کاک محەممەدجان وەڵای هاوکاری بکەیت منیش خاوەت زۆر باشەوە هاوکاریمان کە دیلای خۆمانە ئەوی تری ئەلان ناکەین بەڵام بۆمان نووسیت بەسەر چاوم زۆر سپاس هەولێر بەڵێ دوو پەیوەندی تر وەرەگرین پەیوەندێکمان لەگەڵایە لە هەولێری خۆشەویستەوە لە شاری قەڵاو منارە هەولێری جوان هەولێری خۆشەویست پایتەختی کوردستان خات و شەیدا لە هەولێرەوە سڵاو لێبێ سلام علیکم عەلەیکوم سەلام خوشی عزیزمان سڵاو بۆ تۆ باشی بێ بەڕێزم زۆر سپاس خوشی بەڕێزم خوشی عزیزمان لە تەلەڤیزۆنەوە ئێمە بینیە لە سۆشیال میدیا لە سۆشیال میدیا زۆر باشە خوشی بەڕێزم پرسیاری ئەمە لەسەر هونەرمەند عتا چاوشینە کە بەهۆی نەخۆشی کۆرۆناوە بەجێ هێشتین لەم ساڵانەی دواییە ئەگەر بەروار و ساڵ و ڕۆژەکە بزانیت ناو دەچێتە تیرروپشکەوە 22 شەشی 2020 خوشی عزیزم سپاس ناویت بەڕێزیشێ لەگەڵ ئەوانی ترە ئەنووسیم زانین ئەگە وەڵامە ڕاستەکان لە بەشی کۆنتترۆل ئەوانەی کە وەڵامەکانیان ڕاست بە نەیانەچێتە تیرروپشکەوە زۆر سپاس بۆ توی عزیز زۆر خۆشحاڵم مای خۆشحالیمە زۆربەی پەیوەندیەکانی ئەم ڕۆمان لە هەولێری خۆشەویستەوەیە خات و دەریا لە هەولێری خۆشەویستەوە سڵاو بۆ تۆ خاتونی بەڕێز زۆر سپاس خوشی عزیزم بەرنامەکەمان ناوی خەڵات و دیاریە پرسیاری ئەم ڕۆمان لەسەر هونەرمەند عتا چاوشینە هەممە بەسمانەوەی کە ئێوە بن بە خاوەنی خەڵاتی هەممە بەسشمانەوەی کە ئەم هونەرمەندە لە یاد نەکەین و یادی بکەینەوە ئێمە خۆمان وەکو گەڕامیدیا و کۆمەڵی هونەری میلی لە سبینە خۆمان ئاماداکەین بۆ یادکردنەوەکەی پرسیارەکە ئەوەی لە چ ساڵ و لە چ ڕۆژ و لە چ مانگێکە کۆچی دوایی کردووە 2020 خوشی عزیزم سپاس بۆ پەیوەندیەکەت ناوت لەگەڵ ئەوانی ترا نووسین و دوایی لە بەشی کۆنتترۆل ئەوانی کە وەڵامەکانیان ڕاستە ئەخرێتە تیرروپشکەوە لە کۆتاییان بەرنامەیە ڕایەگەێنین کاگرە باسەوڵین کۆتا پەیوەندی وەربگرین یا کۆتا پەیوەندی وەرەگرین کاگویسف لە چەمچەماڵەوە بۆ بەرنمەیەم ڕۆی خەڵات و کاک سەرکەوتیش ماوە دوو پەیوەندیمان ماوە دوو پەیوەندی وەرەگرین و دواتر گوێبیستی چەند گۆرانێکی هونەرمەند عتا چاوشی نەبین هەتا و کاتەی نەتیجەی ئەم پێشبڕشەیە ڕاگەێنین و بەرنمەیە کاگویسف لە چەمچەماڵەوە کاگویسف جان سڵاو ڕێز بۆ تۆ ئێوارە باش ڕێزمان بۆ جەنابتانە بۆ کارمەندانی ڕادیۆی گەڕێم لە خۆشییا زۆر سپاس کاگویسف جان جەنابتان ئایا یەکێک بلەوانی حەزە بە گۆرانەکانی عتا چاوشین کرد بێ هەواداری بەڵێ من تامەێک مێ و گوێم لە گۆرانەکانمە بەڵام وەکو گۆرانەکانی لەبەرم یەکەنی خۆش بوو هونەرمەندێکی بەتوانا بوو لێ هاتوو بوو
زۆر سپاس هەم خۆی ئاوادان نەروشت دوانی بۆ لە بوارەکە خۆی سپاس بۆ تۆ کاک یوسفجان لە ڕێگەی تەلەڤیزۆنەوە ئێمە بینی ئەم بەرنمەیە لە ڕێگەی تەلەڤیزۆنەوە زۆر باشە زۆر خۆشحاڵم کە تەلەڤیزۆنی کاک یوسفجان سەیری بەرنمەکانی گەڕا میدیاکەن بە ڕۆژانە بەڵێ بەڵێ ئەگە هەست تێبینێکتان نەبێت چیتان بەدڵ نەبێت سپاسان دەکەین ئەگە ئاگادارمان بکەنەوە چیتان دەستخۆشتان دەکەین دووبارە و کارمەدانمان ماسەکە ئینشاءالله لە سپاس بۆ تۆ کاک یوسفجان ناوت بۆی بخێنێت تیر و پشکەوە وەڵامەکە ئازانی بەڕێزێت بەڵێ چ ڕۆژێ بووە چ ساڵێک بووە چی بووە 2022 بەڵێ باش کاک یوسفجان ئەگەر وەڵامەکە ڕاست بوو بە کۆتاییان بەرنمەیە هەمومان ئاگادارتانەکەینەوە چێ بووە بە خاوەنی خەڵاتی بەرنامەی ئەمڕۆ لە ڕێگەی تیر و پشکەوە ئێوەش دووبارە سەرکەوتوبن بە هیوای ئەوەی تۆ دائیما لە خزمەتی هونەرمەندانە بن ئینشاءالله بە سپاس بۆ تۆ کاک یوسفجان ڕێزمان هەیە بۆ کاک یوسف بۆ هەموو خەڵکی چەمچەماڵی خۆشەویست زمانی کە هەمیشە خۆشحاڵ بووین سپاسانەکەین سپاس جانە خسر چاوەی زەڵەمەنیم بێمە خوارێ بەحماوە خۆسەر چاوەی زەڵەمەنیم بێمە خوارێ بەحماوە گەزۆی کوێستانە کوڵەمەدە یان بەفری بەرخۆرتاوە دنیا دەگەرم بەشایەت کەی خەتا لە من ڕوویداوە هەر عاشقەکەی جارانم ئای مەیلم وەکۆ خۆی ماوە گەرنی بەرزۆ گەرنێ بەرزە ئای گەرنی بەرزە زۆر جوان بەڵە خۆشەویستانم دوایین پەیوەندی ئەم بەرنامەیەم ڕەوەڕێگرم خەڵات و دیاری کە بەڕاستی کاکە ڕێباز هاوکارم زۆرمان دوێ بێ لەگەڵمان لە جێبەجەکردنی بەرنامەکە هەمووکو وێنەگرتن و ڤیدیۆ و مۆنتاژ و پێش کورە مۆنتێر و هەموو شتەکان بەڕاستی ئەرکی جێبەجەکردنی بەرنامەکە هەرە بەڵە دەستی خۆش بێ هەمووی ئەرشیپەکان و پێشکەشکردنی بە ئێوە لایەن کاک ڕێباز پایەخەوە ڕێبازی دیجێ دەستی خۆش بێت دوایین پەیوەندی کاک سەرکەوت بەڵێ باشە دوایین کۆمنت دوایین پەیوەندی کاک سەرکەوت لە بەردەڕەشەوە سڵاو بۆ کاک سەرکەوت لێرەوە تا بەردەڕە سڵاو بۆ تۆ کاکە سەرکەوت سلااو لە بەردەڕەشەوە تا شوێن تۆ دانیشتی ڕێ سلااو خۆشتمی هەموو دەماسەکەن چۆنی باش زۆر سپاس بۆ پەیوەندیەکەم بەڕاستی من هەموو جارێگەڵم دڵمەکرێتەوە کە گوێبیستی پەیوەندیەکانی هەموو ناوچەکانە بم بەڕێزی مامۆستاگیان دەخۆشم بەرنامە جوانە لێ دەکەم وای سەرکەوتن بۆ تۆ کارمەندانی ڕادیۆ جوانەکەی گەڕیان میدیا دەخوازم زۆر سپاس کاک سەرکەوتجان کاک سەرکەوتجان بەر لەوەی وەڵامی پرسیار هەڵبژێرم هاوڕێکی زۆر زۆر خۆشەویستم ئەگەر حەز لێ بەشدار بین ئادام کۆتا پەیوەندیمە زۆر باشە ئەرەوەڵا بە ئەویش فەرموو لە خزمەت یابین بەڕێزی مامۆستاگیان بەڵێ مامۆستا چەند ساڵ بەر لە ئێستاوەتە 2 ساڵ یان 1 ساڵ وەڵا کاک سەرکەوت من ئەڵەم یادی هونەرمەند عەتا چاوشینە کە کۆچی دوایی کردووە من ئاسانکاریشم کردووە یادەکەی لە ئێستاوە ئەمڕۆ حساب کە هەتاکو 5 ڕۆژی تری لەو ڕۆژانەیە ناڵم چ ڕۆژێکە ئەمڕۆ 21 مانگ هەتا 25 مان یادی کۆچی دواییەتی ئایا لە چ ڕۆژێکە لە چ ساڵێکە کۆچی دوایی کردووە بەهۆی کۆرۆناشەوە بەداخەوە بەجێهێشتین وەڵای بلا 22 بێتن مامۆستا 22 شەشی ساڵی چەند کاک سەرکەوتجان بلا 21 بێت زۆر باشە ئەگەر وەڵامەکە ڕاست بوو ناو دەخینە تیر و پشکەوە بەڕێزم کاک سەرکەوت وەڵای حەزەکەی مادام خێریەکەم حەزەکەم یارمەتیم بدەیت کە نەبینامەش ڕاستی بەسەر چاوم وەڵا مادەم وایە ئەو یارمەتیشم مایت تەوا 22 شەشەکەی ڕاستە بەس ئەوەی تری ئیتر چکە کۆتایی بەرنامەیەگەر 2022 بێت مادەمەوە 2000 ئەوەی تری دوای خۆمان نەزانی قەینا دوای پێ دەڵم نەبانەوە بخێنە کێشەمانە هاوڕێکەکەم لەگەڵت بە هاوڕێکەت من لە خزمەت یابم سلام علیکم چۆنی باشی سلام سەر هەردوو چاوم بەڕێستان ناوی بەڕێستان کوێ بوو شعبان لە ئاکرێ کاک شعبان لە ئاکرێ بەڕاستی زۆر خۆشحاڵم کاک شعبان جانسەرمدا خۆشیتان لێ دەکەم هیوای سەرکەوتن بۆتان دەخوازم بۆ کەناڵەکەتانە سەرکەوتو بەردەوام زۆر سپاس کاک شعبان گیان ئەگەر ئەم کەناڵە شتێکی لەبارەوە بزانی کەناڵێکی هونەری و ئاهلی و سەربەخۆیە ینی بێلایەنە سەربەی شوێنێک نییە تەنها بۆ خزمەتی خەڵکو بۆ هەموو خەڵکی کوردستان بۆی دڵیان خۆش بێت بەرگەی ئەوم قەیرانە بگرن دڵیان ئێمە بتوانین بە بەرنامەکانمان دڵی ئەوان شاد بکەین
بەڵێ بێگومان دەستان خۆش بێ لە کارەکانتان سەرکەوتوو بن ئیشەڵێ. زۆر سپاس. کاک شعبانجان هونەرمەند عەتا چاوشین لە چ ڕۆژێک کۆچی دوایی کردووە لە چ بەروارێ؟ با 22/6/2020. دەستخۆش. ئەوە ناوی بەڕێزیشتمان خستە ناو تیر و پشکەکەەوە دواتر ئێستا ئەو نەمان نەماوە چەند دقەیەکتر دوبارە دەستان خۆش بێ خواتان. سپاس کاتێکی خۆش بۆ ئێوە. خۆشەویستانم هەموو کەسانی لە کۆمنت وەڵامەکانیان نووسیوە ناوی ئەوان ژەخێنێت تیر و پشکەوە بەڵام تکایە ئاگادار بن ئەگەر ناوەکەمان خوێندەوەچێک بۆ ئەوانە دەرچوو بوو کە یەکێک لە کۆمنتەکانە تکایە دوایی با پەیوەندی بکە بە یەکێک لە ژمارەکانی گەڕیانەوە بۆی لە ڕێگەی ژمارەکە و خەڵاتەکەی بۆ بنێرین. هەرچەندە خەڵاتیان بەرنمەیە چۆن دەڵێت دیاری شوان هەڵەکۆکە بەڕاستی ئێمە خۆمان کەناڵێکی بۆ شوێنیم توانین خەڵاتێکی زۆر گەورە دیاری بکەین بەڵام بە بۆچوونی ئێمە هەر خۆی پەیوەندەکانیەوە بۆ ئێمە گەورەترین دیارە و ئێمەش ئەگەر بتوانین بە دیارێکی بچووکش بەسەرتان بکەینەوە هیوادارن لێمان قبول بفەرموو سپاسانەکەین. ئێستا چینە لای بەشی کۆنتڕۆلکە کە ڕێباز چەنگۆرانێکی ئەتا چاوشینمان پێشکەش دەکاتە تیر و پشکەکە ئەنجام ئەین و دواتر بەڵێ خۆشەویستان پاش کەمێکی تر تیر و پشکەکە ئەنجامەیە لە بەشی کۆنتترۆل هەموو ناوانی کە لە کۆمنتیش وەڵامیان یا بەوەستا ناوێن نەخێنە ناو تیر و پشکەوە بەڵێ باش لەگەڵ گوێبیستی چەند گۆرانیی عەتا چاوشین ئێمە هێدی دەستەکەین بە ئەنجامدانی تیر و پشکی بەرنمەکە وەکو باسم کردەکە خەڵاتەکەمان زۆر خەڵاتێکی گرانبەهاش نەبێ ئەنیشتێکی ئاسایی زۆر بیکات لە ڕێگەی باڵانسی مۆبایلەوە مە خەڵاتەکە ئەنێرین لەبەرەوەی بگاتە ناوچەکان ئەو باڵانسەیە کە هەمانە لێمان قبول فەرمونون بە گەورەی خۆتان ئەگە خەڵاتەکەشمان لە ئاسی گەورەی ئێوانە بداوای لێبوردنەکەی. چاوی پیسو لە ئێش و دەرد و خەمێ مرازی دڵم حاصڵکە دڵی بێگەدمە بەمێ و نیوەی سەروەتمە بەمێ سروش ناگۆڕێ گوڵ بۆ دڵ پێکەنیوە وازدە و دڵ ڕقیەت بێنە خێرم لە خۆم نەدیوە وێزی ێژنم دەزیوە ئەی چاوی ڕاستم مریەمێ وەی مریەمێ ئەی مریەمێ نازانم چۆن بدگەمێ وی بەستێرەی سیوەی چوویتە ژەرە وروتەمێ دووربی لە چاوی پیسو لە ئێش و دەرد و خەمێ مرازی دڵم حاصڵکە دڵی بێگەدمە بەمێ و نیوەی سەروەتمە بەمێ
بەڵێ خۆشەویستان بەنامەیەم ڕۆژ بەم شێوەیە دوای ئەوی کە براوەی خەڵاتی ئەمڕۆ ڕاگەنی بەنامەی خەڵات و دیاری گەڕەمیدیا کە نەتیجەی تیرپشکەکە بەدەستم گەیشت لەبەر شتێکی زۆر قرس نییە بۆیە لە بەچای خۆتان ناکەیت کە بەهۆی ئەندێک کێشە تەکنیکیۆ نەماتوانێ ئەنجام بدەین. خەڵاتەکە بە نسیبی کاک شعبان بوو شعبان ئاکرێ پێما بە دوایین پەیوەندیش بوو 22 هاوڕەکەی وتی 22 شەشی 2021 بەس ئەم وەڵامە ڕاستەکەی زانی 22 شەشی 2020 کاک شعبان ئاکرەی کەرەوە بزەم لە بەردەڕەش میوان بوو لەگەڵەوە هاوڕەکەی تریا ئەو پەیوەندی کرد. دیارە کۆی پەیوەندەکان ئەمڕۆ 18 پەیوەندی تەلەفۆنیمان لە هەموو ناوچەکانی کوردستانەوە بۆ هات زۆرترینیان لە هەولێری خۆشەویستەوە بوو وەروە لە ڕێگەی تقریباً 12 کۆمنت کە وەڵامەکانیان ڕاست بووە ئەوانی کە وەڵامیان ڕاست بۆ 12 کۆمنت بووە توانیمان ئەمڕۆ بەنامەی تری خەڵات و دیاری پێشکەش بکەین جارێکتر دەڵێمەوە ئامانجبان یادکردنەوەی یەکێکە لە هونەرمەندەکان یا کەسایەتیەکان یان نیشتیمان پەروەر و کەسایەتە دیار و شاعیر و ناساوەکانە هاوکات لە کاتی یادەکەی پێش یادەکەی ئێمە یاد یەکەینەوە بەم شێوەیە بۆی کە بزانن بۆ زانین هەموو لایەکتان 22 شەشی 2022 ئەو ڕۆژە ناخۆش و شومە بوو کە هونەرمەندی ناودار ئاوازانەر شاعیر و هاوڕێمان لە نەخۆشخانەی کۆرۆنا لە سلێمانی کۆچی دوای کردو بۆ هەتایە بێبەشی کردین لە گۆرانیەکانی ئێمەش دەچین بۆ سەیران بە خۆشی چاوی تۆ مریەمێ و چەند گۆرانی تر غەریب مەڕۆ و هەموو گۆرانیەکانی سەوزەکە گەرمیانەکەی خۆشەویستانم بە هاوکاری هاوکارانم لە گەڕامیدیا بەرنامەیەم ڕۆژ پێشکەشکرا لە بەرنامەی خەڵات و دیاری هەتا بەرنامەی داهاتوو بەخواتان ئەسپێرم خواتان لەگەڵ. شرط و پەیمان گردن بەرزەی بە عینوان لادا لە شەرت و پەیمان دڵم کرد بە وێرانە و جەرگی کردوم بە بریان ئەوە نەپەرۆش کردوم جوان بمرد ناخرێ بەندان تابینت بە قوربان بێ و تا کەپرەکانی دووکان تابینت بە قوربان بێ و تا کەپرەکانی دووکان ئاخان هەڵاتوە لە کۆڵەوە چستانی سووەوە ئەوە نەم چاوەڕوان کردووی بەردەی دڵم لێ بووەوە هەی لە جێڕێحانە و نێرگز زۆڵفە دەکەم بەبووەوە ئێمەژە چین بۆ سەیران بەخۆشی چاوی تۆوە ئێمەژە چین بۆ زێوێ و بەخۆشی چاوی تۆوە